ئیسرائیل بەردەوامە لە هێرشەکانی بۆ سەر شاری ڕەفەح لە باشووری غەزە کە نزیکە لە سنووری میسر و زیاتر لە ملیۆنێک فەڵەستینی کە هەندێکیان چەندین جار بەهۆی شەڕەوە ئاوارە بوون بە دوای شوێنێکی سەلامەت و ئارامدا دەگەڕێن. چارەنووسیان لەلایەن دیبلۆماتکارەکانەوە لە نیویۆرک تاوتوێکرا. ڕۆژی سێشەمە ئەمریکا جارێکی دیکە ڤیتۆی ڕاگەیان بەرامبەر بە بڕیارنامەکەی نەتەوەی گرتوەکان کە لەلایەن وڵاتانی عەرەبیەوە پشتیوانی دەکرێت و داوای ئاگربەستی دەست بەجێ لە غەزە دەکات. ئەمە سێهەمین ڤیتۆی ئەمریکا لە دوای هێرشە سەربازیەکەی ئیسرائیل بۆ سەر ناوچەکانی فەڵەستین کە دوای هێرشی حەماس لە 7 ئۆکتۆبرەوە بۆ سەر باشووری ئیسرائیل دەستی پێکردووە. پاراستنی ئیسرائیل تەنانەت لە کاتێکدا کە زۆرترین تاوانی ناخەژێن ئەنجام دەدات لە کاتێکدا ملیۆنان هاوڵاتی مەدەنی بێتاوانی فەڵەستینی ئەو بەڕووی تووڕەیی و ڕادێکی زۆر مەترسی بوونەتەوە. ئەوە ئیسرائیل نییە کە پێویستە بە ڤیتۆ بپارێزرێت، بەڵکو ئەوە منداڵان و ژنان و پیاوانی فەڵەستینین کە دەبێت لەلایەن ئەم ئەنجومەنەوە بپارێزرێن کە ئێستا دەستی کردووە بە جوڵە لەو بارەیەوە. ئەمریکا ڕەشنووسی بڕیارنامەکەی خۆی پێشنیاز کرد و داوای ئاگربەستێکی کاتی دەکات لە غەزە بۆ ماوەی 6 هەفتە. بەڵام لە کاتێکدا ئەگەر ڕێکەوتنیەک مسۆگەر بکرێت بۆ ئازادکردنی بارمتەکان لە نێوان ئیسرائیل و حەماسدا، ئەمریکا هەنگاوێک دەنێت بۆ ئەو ڕێکەوتنە لەگەڵ میسر و قەتەردا. هەروەها هێرشەکەی 7 ئۆکتۆبر شەرمەزار دەکات و بەڕوونی باس لەوە دەکات کە حەماس لە حکومڕانی داهاتووی غەزەدا جێگەی نابێتەوە. جگەلەوەش ڕەشنووسی پرۆژەکەمان دەڵێت ناتوانرێت هیچ کەمکردنەوەیەکی خاک لە کەرتی غەزەدا ئەنجام بدرێت وەک لە بڕیارنامەی 2720دا پێشکەشمان کردووە. هەر جۆرە ئاوارەکردنی زۆرە ملەی خەڵقی مەدەنی لە غەزە ڕەت دەکاتەوە. هەروەها تیشک دەخاتە سەر ئەو نیگەرانیانەی کە زۆرێک لە ئەندامانی ئەنجومەن سەبارەت بە چارەنووسی خەڵقی سیڤیل لە ڕەفەحیانە. بەڕوونی ئەوەی کە لە بارودۆخی ئێستادا لە ئارادایە نابێت هێرشێکی گەورەی زەمینی بۆ ناو ڕەفەح ئەنجام بدرێت. ئەوانەی کە گومانیان هەیە لە بڕیارنامەکەی ئەمریکا بە فێڵێکی دیبلۆماسی دەزانن کە نەهامەتی فەڵەستین درێژ دەکاتەوە. ئیسرائیل هۆشداری داوەلەوەی ئەگەر تا سەرەتای جەژنی ڕەمەزان لە دەی مانگی سێدا هەموو ئەو بارمتانی کە لەلایەن حەماسەوە دەزگیرکراون ئازاد نەکرێن، ئەوە هێرشێکی زەمینی ئەنجام دەدات. هەموو ڕۆژێک هەڕە شەو لێدوان هەیە، نازانین بۆ کوێ بچین. لەگەڵ ئەوەشدا پرۆژە بڕیارەکەی ئەمریکا هەڵوێستی توندبوونەوەی واشنگتنە بەرامبەر بەڕێوەبردننی شەڕەکەی ئیسرائیل. ئەمە یەکەم جارە ئەمریکا دەقێک پێشنیار دەکات کە بەڕاستی هەندێک ڕەخنەی تاڕادەیەک بەهێزی ناڕاستەوخۆ لە هەڵمەتی ئیسرائیل لە غەزە و دۆخی کەنارێ ڕۆژاوا لەخۆ دەگرێت. و پێم وایە ڕەنگە ئیدارەی بایدن ئاماژەیەکی نهێنی بنێرێت کە بەردەوام دەبێت لە پاراستنی ئیسرائیل لە نەتەوەی گردوەکاندا. بەڵام ئارامگرتنی ئەمریکا سنووری هەیە. بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل بەڵێنیدا کە ملکەتی فشارە نێودەوڵەتیەکان نەبێت. ئەم هەفتەیە حکومەتە جەنگیەکەی ئەو لەگەڵ برێد مەگۆرگ ڕاوێژکاری باڵای سەرۆک جۆ بایدن کۆ دەبێتەوە بۆ ئەوەی فشار لە ئیسرائیل بکات بۆ ئەوەی لەسەر ڕێکەوتنی ئازادکردنی بارمتەکان ڕێبکەوێت و خۆی لە هەڵمەتێکی لەشکری زەمینی لە ڕەفەح بپارێزێت. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی پاتسی ویدا کۆسوارە دەنگی ئەمریکا واشنگتن.